وەسا لە ئوتێلێک لەم شارێ باشە ئوتێلیشی بەناوبانگە جا عادەتەن وەکو بیسراوە لە ئوتێلە هەموو شتێک ئەکرێت باشە جا من لە بەشی گەراجە ئیشەکەم ئیشم بەس سیارەهێنان و سیارەبردنە باشە ئایا ئیشەکەی من معاشەکەم حرامە حەڵاڵە بەرکەوتم لەگەڵ کەسان نابێت مامۆسا براکەم ئەو ئوتێلانەی کە بەوە ناسراون کاری بەدڕەوشتی و بەدئەخلاقی تیاکرێت حرامە ئیشکردن تایە ئیتر ئاو گڕدەی سیارە بوەستێنیت سکیوریتی ئەو شوێنە بکەی هەموو شتێکی حرامە چونکە تۆ یارمەتیدەری ئەو گوناحیت ئەمە ڕۆیەکی ترمان ئێمە هەندێک ئوتێل هەیە باشە خەڵک بە فلتەر ئاچێتە ژوورەوە واتە ژن و پیاوە کە بچنە ژوورەوە داوای هەویە و ناسنامەیان لێکرێت هەویە و ناسنامەی تێ وە مەشروبی تیا ناخورێتەوە شوێنێکە بۆ سەکەن بۆ حەوانەوەی موسافیرەکانە ئەمە هیچ کێشەیەکی تیانێ لەو شوێنەیە ئیشکەیت ئەمما وەکوتم ئەو شوێنەی کە خۆت شتتیا بینیوە و ئەزانی دەعارە و فەسادی تیا ئاکرێت بە هیچ شێوازیە دروست نییە و کارەکەشت ینی دروست نییە و پارەکەشت حرامە بێت پارەکەشی دیا حرامە بەرکەوتت لەگەڵ کەسانە بێ پەیوەندیت بەسەر کەسەوە نەوێ بەڵام شتەکان دیارە مامۆستا تۆ دیارە تیا مەشروب بەخورێتەوە گۆرانی تیا ئەوترێت چوزانم کۆمەڵشتی تیا کردێت ئەستا کاکە یعنی چوومە لە ئوتێل لە بۆنە لە ئوتێلا ماومەتەوە لە دهۆک بۆ نمونە باشە پرسیارم کردووە سەیرکە مامۆساگیان ئێمە شت بە هەویەک وەرەکەی بە هەویە باشە سەیری شتەکانم کردووە نە مەشروبی تیا بووە نە کاری خراپی تیا بووە باشە ئەوە مانەوە لەو شوێنەیە دروستە و ئیشکردنش لەو شوێنەیە دروستە بەڵام بزانی شوێنەکە شوێنێکی فەسادە کاری خراپی تیاکرێ هەم مانەوە تایە دروست نییە و هەم ئیشکردنش تایە دروست نییە ئەمە بۆ مسلمانە غەیرە مسلمانێک مالی ڕاستەوە نەبێ دنیاتان بووە لێ کردووە دین ئەو نەتەسک نییە کاکە ئیشەکەمان ئێمە ئەڵین بۆ مسلمان دروست نییە بۆ غەیری مسلمان هەرچی ئەەکەی دروستە وەڵاجە مامۆساژیان زۆر شتی تیاکرێ حەفلاتە چوزانم ئافرەتی وە ئەبینی مامۆسا ئاین پیا و لە ڕووینە سەیریشیکە دیگی بەخوای جاری وایە میوانیت ئەوێت کە لە ئێستا ئیشەکەم لەوێ سەر شۆڕەکەم هەتا بە بەردەم ماڕۆ مامۆسا بووم بۆ پێویستم پرسیار لە بەڕێستان بکەم بۆ هاوکارتان بێ براکەم ئەوە یاسایەکی شەرعیە هەر شوێنێ خراپەکاری تیا بوو سوورزانی دەعاڕی تیاکرێت فەسادی تیاکرێت ئیشکردن لەو شێریان دروست نییە بە هیچ شێوازێک